ویری کردستان 24 الباشور کردستان افدامه باش اکستراتی تا پیشکش کردن سرب زیده کردن گلکت گرن گل جارا مگول بینت نوا ولاتن تایبتی جین اروپا دا حتی روجالتا نواراز دا گل جارا سرب زیده کردن آشکرا جبوی کرینا تشتکی گلکی قیمت یعنی گل جارا جبوی کرینا تشتکی گلکی دیروکی سرب زیده کردن تینا کردن جبوی کریناوی تشتی به بهای چی زور گران نک $100 و $1000 و $2000 و به دفتر و به میلیونان دلار بوشته دریم اشتکان آشکران بلان او ماویه که لکردستان سرب زیده کرن جبوی وان تشتاتی نکرن کنت آشکرانه کسی نزانه چطه ده تشتکی بقیمته یا جی تشتکی بقیمته ایا اوشتی که ده کردری دوی بسر زیاد کردنی چی زور $1000 و $2000 و تیده پری و $8000 و $10000 و $10000 زیاتر ایدر خلق پیدا دابو اوی اوشتا بکرن او معاویه که جماله بو بینیشمان روزانی پیشتریش لنا برنامه اکسترا آلمان بینی بو که سرب زیده کرن هات نکرن جبوی تشتاک و خلقی نزانین ام زارشیان به همان شیوی زارانی پیشتر سرب زیاده کرنه که چون بلی شاراوه بو لەگەڵ چانسیش کرا ئەمجارش دیسان دەگەڕێنەوە زاخۆ کە یەکەم زار مەسینێک فروشرا دوای کتابێک پەرتوکێک فروشرا لە دهۆک ئەمجارش دیسان دەگەڕێنەوە زاخ و ئەتناڤە کارتونێکێدا سرب زێدەکردنەکەەوە بە شارتی هاتەکردن لێوێ جارێت تشتێکی قیمەت هەم ji بووی گوندی هەم ji بووی کوردستانی هەم ji بووی تایبەتیژی ماڵباتên شەهیدانم تایبەتیژی کەلا شەهیدان بۆ سەڵێ هاتەکردن ئەوانەی کە بەشدار بوون لەوەی کە چێ پارەی پێدادا کەس نەیان دەزانی کە ئەو شتەی تێدایە دوای پێتان دەڵێم کە چی تێدا بووە بەس یا گرنگ ئەو بیک و ئەو تشتێ هاتیە کڕین بە دەفتەرێکە دولاری و $500 هاتە کڕین یعنی دەستپێکێ $1000 $2000 $5000 $7000 هەرێکی شرەخی خوبە پارەکێ زێدە پێدا حتا گەهشتە $10,000 و $500 یعنی $10,500 پێدا دوای ئەوە ئیتر گوتیان تاو قفڵ دەکەین قەپا دەکەین بۆ ئەوەی بزانین چێ بوویتە براوەی ئەم سندۆقە و بزانین چیشی تێدایە ناوی کامەران بۆ ساڵی بی ئەوێ کڕیە لێ نزانین چ تێدا وەختی زانین چ تێدایە ئەوە بیام تابلوەکە شەهیدên گوندێ بۆ ساڵێ دیرۆکە تایبەتیژی یا کوردستانێک و گەلێک شەهید داینە حتا هونەرمەندێ کورد خودش راضی به سعید باباری جیت نوستران خدا ایماجت کلا شهیدین بو سال دیگه کلا شهیدان و بو سال حساب نوبانگ و حتی اون که جیت تایبتی حتی شر دیجی داشه دگلک شهیدینه جهمیا به حجبتو پیروز بد بو کامران بو سالی اوه خدا نه تایبتی جی اوه کو صندوق کری لی نزانیه کاچتی ده لی پشتی کوزانی چاوت روندگ و او تابلو اینا داره کسی که دیسا الهمان جهی و کی کوزانی افتشته و صاحب قیمت ده و دوای اوش کزانیان او $10,500 ام ویدیو جی بینیم تایبتی جی $10,500 که با صندوق دهنه خلقه که گوتیان اوانی که سیرانی گوندی بوصلیان رای خسته بو گوتیان که او پاره لبو هجاران و کم درامتانی ناو گوندی بوصلی خرج دکره ایتر کسی چی دیکش لنا و گوندی بوصله هستا $2 دلاری دیکش زیاد کرد یعنی تقریبا بیجا $3,500 یعنی $3,500 اف صندوق آده کرد اما الدم سیرانی بیا و یک شوان نریت بطایبتیجت ناوا سیران گوندی آداته تکرن اوا هنی بیا کو کارتون اکتی دانان و دو ماهی که سرب زیده کرنک و شارتی بوتی تکرن و کو چون بلی هم شانس هم سرب زیاد کردنی چی شعر اوه اوه وکی کامران بوصالی صندوقه خو کری اوه تا تابلوی شهیدانی گوندی بوصالیه و النافراست ویجی وینه سرکرده کرد بالا بصفای بارزانی جید گله اوه اف تابلوه ایتر با $10,500 فروش را رنگه مثلا هر کسک بشت تابلوه که هو صایدی الدف خود چه کت و پرینت کت رنگ او پری $10 کیسی بلام یکم زار او بو که لناو کارتونێک دانرا بوو و هەر کەسیش لەلایەن خۆ دەیگوت دەبی چی تێدا بی هەرێکێ زێدە کرد حتا گەیشتە $10,500 زایدەن دوو دەفتەری دیکەش $3,500
زوره ناف السوشيال ميديا افيجي دنگ ودا ادي بتايبتيش ام الفيسبوك گوندي بوصالكو هم پیج وانا طيبتي هيا خلق زيادة طيبتي جين گوندي بوصالي تماشات كان لا فيستيفالك لگوندي بوصالي لزاخو كارتونيك لزياد كردني چي اشكرا بدفتركو 500 دلار فروشرا كدهاتكي بو يارمتي خلچي هزاران خرج دكريت او پاره كاميران بوصالي و كسكي ديجي بيك و دو دفتر ديجي داينه او دبو طيبتي يارمتي داني خلچي هزاران خرج دكريت اوانا اوصا بلاف كربي او فيديو اجي ديال بلاف كر يتر بلا بوا خلقيش بو شويه كوميدا محمد بيجد ضلني عم پشیمان بوتو چونکه او تابلوی بوی درچو هموی 10,000 دیناری کی دچت والله محمد وکی کامرانی وکری بجابت روندک و دیاره دلیه پی خوش بیا 10,500 دلار پیدان پی ندچو که پشیمان بویتو شکو دلی استا ضلني عم لم پیاوا پشیمان ترنیه ضلني عم جماعر دفعی کردو چونکه دتوانید لبازار بو پاره مليونيك دانا لو بكريت ما بس يجي مليونك دانه تابلو هنك و پرنت كتو يدر كيف اخو چند جد بين احمد مانا دلو پشتی کابرای 15 ورقه داين مسين اويجي زيرترج دفترك داي بوينكي کو اف ديار دا طيبتش يا سرب زيده كرنت نهيني يانجي شانسي نتسكيت نيت ما ودا وري دا طيبتش الزاخ و دهوكي قد دا ما چنه سيران ريخستي البهار و هاوينا تشتي تصاج بو يدل خوش كرنا خلكيت كن اكام حدا ضليت دست خوش كاركي باش بي شهيد البيراخو اينان وخينا شهيدان الهر تشتكي جيب قيمة ترى ما بستشان او ابو هربت زدي يعني للا ريخراني ام كارا وسرب زيدا كرنا اشكرا كو شهيد البيراوان بمينن وبكاركي وصاجت نوا سيرانا كده كو دلي خلكي بي خوشكن شهيد الهر البيراوان بنو وكو ايماجيش بكري خينا شهيدا الهر تشتكي قيمة ترى انا ضلي اوانده پاره تب من بدابان دانه چی شازم پیدا دای وینه چی شازم بود روز دکردی ما بس شو بو اگر پاره چی اونده بده بای وینه چی شازی با شهیدان روز دکست اتر دلی پی خوشو تابلو کشی کریو دفترکو 500 دلار جیدان جبوی آلی کاری کرنا 1000 و کم درآمدت گنده بوصاله و زائدن دو دفتر دیجی وکی من ایماجه بگیری در اول طيبتي نوا سوشال ميديا دنگ ودايا نوا سروشت جوان كردستان جدا سروشت جوان كردستان ام بچينا سروشتك دورك بياباني والعربستان السعودية بلام ام زاريان قاواي ولمنية رنجي سبيدا بوشيوا لحايل ناوچه گشتیاری بیابانیه زور گرما بەڵام ئەوە تە بەفری لێباریوە دیمەنی زۆر تایبەت و ناوازەی پێ بەخشیوە ئەو ناوچەیە لە پشت ئەم تێکستەش دیمەنێکی جوانتری هەیە ئەویش حوشترە حوشتر لە ناو بەفر یعنی حوشتر و حێشتر وەکو کەشتی ناو بیابان و ناو گەرما و کەش و هەوای سەختی گەرما ئەم جاریان چوینە ناو بەفر نە ئەو چوینە ناو بەفر پرۆستی بەفرەوە چوان ناوچەیەوان ئەم ڤیدیۆ بینیم تایبەتیشی ناوا سوشال میدیا او ویدیو بلاو بی گریدای گوران کارین کش و هوایی سرنجا ورگرین سوشال میدیا ناوا عربستان و سعودیه بگشتی چی روجالاتا ناوراز وکشان اوتا دیمنی روی چی حوشتر لناو بفر لسعودیه بود شوی دنجی دایتو بدزدی هر کسی کدی بینی شوک دبی دگلوی که بفری چی زور لو ناو چه باریوا حوشتریش لناو او بفرة هاتو تسوي دكا چون بلي يعني هم خوشيان رنگه زور پیاسير بي بلام گرنگه که اوه چون برگي ام سرمایش دگرن حشتر يعني هو اف روي حشتر كان لناو سرماي بفر وكابرا جيب خو قهوتت كت ناو بفر ده هم بو خلكي عربت ناو عربستان السعودية جي براستي جهز سرنجي بيا لناو چي بياباني زور گرم چون بفرێکی وا ببارێت ئەمە جاری یەکەم نییە بەڵکو ئەمە چەندین جار دووبارە بوویتەوە حتا نۆڤۆ وەختێت گەرمدا حتا وەختی زستانیشدا هۆسا گۆڕانکاریên کەش و هەوای وەکردنە دیمەنین هۆسایên تایبەت ئەپ ناوچەیە پێبێنە بەخشین حوشتر لەناو بەفر هەندێک بینین دێ هەر بینین و تایبەتیژ سەردەما گۆڕانکاریên کەش و هەوای ئەف گۆڕانکاریên کو ڕەنگە دەستێ مرۆڤۆژی زیرەتێ داهابێت گەلە جۆرە هوشیاری تێتەدان زۆر دەستکاری زەویمان کردێ بووێ بەو نەوعە گۆڕانکاری کەش و هەوا دەبینین بەس گۆڕانکاریەت کەش و هەوای دیمەنێن جامژیان بینی کومە
حياة أخوك جاوصنا ديد بن بدري جاي جيان مان أواني بتعبد العربستان السعودي بحياة اشتوان نديت بوه اتنافا بيابان دا بفر بارتو حشترجي السر بفري هات نشونتن اوتا چه ام کاری کردوا یعنی چه ام ویدیو وینی کردوا وینکانی بلاو کردوا اما یعنی بندر الحواس كفوتوغرافر چی سعودیه كبيني شوق بوا يتر يكسر كاميرا كيدر هنا او فلاي كاما كيدر هنا او بعاسمان پیاسە پێ کردو بۆ ئەو ڤیدیانە بمێنێ پیشانی هەموو دنیا بدا دیمەنێکی جوانە دیمەنێکی ناموو سەرنجڕاکێش لە ناوچەی حایل سەرمایەکی تون و حوشتر و بەفر تێکەڵی یەکتر بووینە ڕەنگە ئیلەت فلمۆدە مرۆڤ تشتێک سۆڵ بینێت وانە مەسەلەن گیۆنەوەرێکی دی کوتنۆڤ بەفرێدا بێت وەرچەسپیەکانی قوتبی لە ناو سەحرا ببینی ڕەنگە زۆر زۆر تایبەت دەربچێت بەڵام ئەمە پێچەوانە بووە حوشتر لە ناو بەفر بوو ناوە سوشال میدیا دەنگ بەدان کۆمنتیش وی جووری بووینە ئەوەی لەم ساڵانەی دواییدا لە دوورگەی عەرەبی ڕوودەدات لە ڕووی کەشوهەواوە زۆر سەیر و نامویە بەڵام پێشتر پێغەمبەر محەممەد درودی خوای لێ بێت ئاماژەی بەوەی کردووە یعنی یەکش علامەتێ دومەهی کا دنیاە پێغەمبەر سڵاو سەر من ئێماژە پندێکی لێک و دێ حتا ناوچەیە دوورگەیە عەرەبی دێ بەفرژی بارن دێ بارانژیە نەوەکی جاران ئەو گەرمایە و ئەو سەحرا ئەو بیابانەیە هەی تەمامەن دێ پێچەوانە دەبێت ئێمە هەر حوشترمان لەسەر بیابان و لە ناو لم بینیوە بەڵام ئەوە تا لەم ساڵانەی دواییدا بەهۆی گۆڕانی کەش و هەوا خەریکە شوێنی فیل و حوشتر و پاندا دەگۆڕێت ڕەنگەژی پاندۆژی بێنن ناوە بیابانێدات ناوە گەرمێدان بەڵام گرنگەوەیە چون خۆیان دەگونجێنن گیانەوەرەکان کەشوهەوایەکی گەرم بوو کەشوهەوایەکی ساڕ فارس بلا جەواد دەڵێ دەستی فۆتۆگرافەرەکە خۆش بێت دیمەنە دڕفێنەکانی حائلی تایبەتن بەڵام ئەم دیمەنانە معجزەن بەخۆی شوێنێکی گەشتیاریە زۆر تایبەتە ئەو شوێنانەی لە ناو عەرەبستانی سعودیە بە تایبەت حایل بەڵام ئەمەیان زۆر معجزەن بەفرتنەوە بیابانێدا و حێشترژیتنەوە بەفرێدا ئەحمەد سەعیدی دەڵێ سوبحان الله بەفر لە ناوەڕاستی کەشتی بیاباندا لە وەرزی هاوین هەمی تێک هەلبینە هەکا پرۆستیژی ئەفوتوانە بۆنە خەڵکی بەحث کرد بۆنە و بەفرە لێرێ هاتی و حێشترتنەوە بەفرێدەوەنە ڕەنگە گوتمانێ دەخێرە وێزڕە درەوێ بەس باشە وێنەیەکەین ئەبوو فادڵێ ئەم دیمەنانە هێندەی ئەوەی سەرنجڕاکێش و جوانن ترسێنەر و سامناکیشن ڕەنگە بوو کورد ترسێنەر و سامناک نەبن ئیلا مەگەر ها حوشتری ببینن لە ناو بەفر بەڵام بەفر و لە ناوچەیەکی زۆر بەفربارێ سامناک ناوە سوشال میدیا هوسە بووە هین بێژن مەسەڵەن ڕۆژەکەم بینین پۆنداژی یانژی هەرچێسپی ئەوێ هەر 24 دەمژمێرەوە ناوە بەفرێدا بێت ناوە بیابانێدا ئەم ببینین یانژی ئەو جهێت بەفر هەمی بحالەت ببنە بیابان ڕەنگە چونکی گۆڕانکاریەت کەشەهای تایبەتیژی حوسۆپ لەزم یعنی گەلە جۆرە مرۆڤ ترست لە هاوین لە هەولێریش باران باری و پێشی دووسێ ڕۆژێک ڕەنگە ئەمڕۆ سبەش ببارێت چونکە گۆڕانکاریاش کەشەها هەموو شتێکی گۆڕیوە هاوین وەکی خۆناماینە و زەڤستانژی وەکی خۆناماینە ئەم بچینە تایبەتیژی کاری پێشکەشکاریە و بێژەریە تایبەت کارێکی ئاسان نییە جگە لەوەی کە خۆت حاضر دەکەی مەسەڵەن ئاسانترین شتەوەیە قات و ڕیباتێک لەبەر دەکەی و دەی لە بەرامبەر کامێرا دادنیش بەڵام پێش ئەوە کۆمەڵێکی شوکار دەکرێت لە نووسینی هەواڵەکان لە حاضرکردن لە پێداچوونەوەی هەواڵەکان لە دانیشتن لەسەر کورسی تەماشاکردنی کامێرا و ئۆتۆکی و بەتایبەت ڕەنگە ئەوانەی نەزانن ئۆتۆکی لە بوویان لە هەموو شتەشی زەحمەتتر و قورستر بی بەست و چت بێژی بوو کەسێکی کو ببتە بێژەر بوو ئێکەبین جار سەر ئاستا جیهانێ تایبەتیژی ڕۆژهەڵاتانەوە ڕاست ئەفکارێ و سۆبێتەکردن و کەسێکی نابینە ببتە بێژەر و هەواڵەکان بخنیتەوە ئەوە بوو جۆرەیەکی ئەم تایبەت شتێکی و سەڵتێتە دیتن ئەمەیان بێژەرێکی نوێی کەناڵێکی ئوردنیە بە ناوی ڕۆیا ئەمەیان کە دەیبینن نابینایە و ها بە دیارە بە زمانی تایبەت بە خۆیان ئیتر بە پەنجە تبلاخۆ vêdat înit ji bo ku ewa wî nivîsî berî hîngê ew bixînit ji bo wî wergirêt taybetî jî kenalê pişêv vî awayî
یعنی ئۆتۆکیۆی بینراو نییە بەڵام ئۆتۆکیۆیەکی نووسراوە چۆن بڵێ خەو ناوی بێژاری ئەو بیە بتایبەتیژی چەندین ساڵە کار سەرخۆ کردەوەکە ڕاگەهاندن کار بکرد و دومایکیژی گەهشتە هیڤی ئومێدەخۆ بەرامبەری کامێرە ڕاوەستا بێک و هیچ تشتێکی ببینێت بەبێ ئەوەی هیچ شتێک ببینێ یان ئۆتۆکیۆی لە پێشبی بخینتەوە هەواڵێک کە نووسراوی وەکو ڕەنگە سەردەمانی قەدیمتر و پێشتر پێش ئەوەی ئۆتۆکی و داهێنانی ئۆتۆکی هەبێت پێشتر هەر ئەو هابووە یعنی بە نووسرا و هەواڵەکانمان لە پێش بوو دەمانخینەوە ئەژی پیچەکەی قەدیمم ئەژی سەروی زەمانینە ئیتر ئەف بێژەرەژی تایبەتیژی گەهشتە هیڤی و ئومێدەخۆ و کەناڵە ئوردنیەکەش ئیتر بوو ئەوەی ببتە پاڵپشتیەکی زیاتر لەبوو نابینان و خاوەن پێداویستی تایبەتەکان ئەم کەسیان وەرگرتووە و ئیتر کردویانە بێژەر دیهی دەست کار بیە بتنەوە سوشال میدیایدا وانا بخوجي إيماجة بكريا كل كنال رؤيا التويتري وانا هوصان بيسيا راشد ربابعيا أو بيجرنو يكي كنال خويا كنابينا لكنال الرؤيا خونكي هات دي وكو بيجري هوال دبيت يكم نابينا هوالا كان بيشكش بكاتو للرجاي أميري تايبتي دسليخ شاندنو بولتنا كان بيشكش دكات أكيد باور نكنجي ساكنة كنال الرؤيا رنگە ئەڤریۆنجی سبەهی بووە نوچۆ پێشکەش کرد بەڵام بە عەرەبی چکە کەناڵێکی عەرەبی و ئوردنیە موسا کە دەڵێ ئەمە وانەیەکی جوان و ڕاستەقینەی ئیرادەیە پێویستە لێوە فێربین هەم بێژەرێنی هەمژیلوی کەناڵی و تایبەتیژی ئالیکاریە کەسێن خودام پێتیڤێن تایبەت کردیەک و ئەو چێنل هەر جهەیەکی وانە هیڤی و ئومێد تێداهابن لێرێ کار بکەن و بەرهەمەکی پێشکەش بکەن ئیبراهیم دەڵێ هیچ سەرکەوتنێک بەبێ پێداگیری و نەوەستان نایەتە دی پێویستە بوو ئەوەی ئامانجەکانمان بهین نەدی تەسلیم نەبین و شکست نەمانوەستێنێت وانەیەکە جوانە هەم بێژەری پێشکەشی مەکری هەم ژی تایبەتیش بووی کەسێن خودام پێتیڤێن تایبەت و قەت ڕۆنەوەسن بگەنە هیڤی و ئومێدێت خۆ ڕەنگە گەلک و گەلک شمۆن کەسە زیرەکتر بن ئەڤێن و نەخودام پێتیڤێن تایبەت بن وائل دەڵێ ئەمە دەرەنجامی ئارامگرتن و بڕوا بەخۆبوونە پێویستە سوپاسی ڕاشد بکەین کە بێژەرەکەیە کە بێی بەرامبەر وانەیەکی مەزنی پێشکەشی گەنجە ئامانزارەکانمانی کردووە گەل لە گەلک سوپاس پشتبووی ڕاشدی هەمژبووی خودام پێتیڤێن تایبەت وانەیەکە جۆندۆ تەسلیم نەبن بەردەوام بن حتى هیمگەنە هیڤی ئومێدێت خوب گەهنە خەونێن خۆ حتى ئەگەر کارێ بێژەریەژی بتکوت چ تشتێکی نەبینی لێ ئەمانجاوە و ڕاگەهاندنێدا کارکییانژی تشتێکی پێشکەش بکی دەستخۆشی لە کەناڵی ڕوئیا دەکەم ئەمە جگە لەوەی خزمەتە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت دروستکردنی ئایکۆنێکی جوانە بوو ئەوەی لاسایی بکرێتەوە ڕەنگە داهاتیدا ئەم خوژیت نۆڤە کوردستان بسیارێدا کەسێکی خودام پێتیڤێن تایبەت چ نابینا بت نابیستا بت یانجی هەر کەسێکی دیبن سەر مێزێ و سەر کورسی کاپ تایبەتیژ یا بێژەری پرینتە خوارێ یانجی لڤێرێ ئەم پێک بە ئێکسترای پێشکەش بکەین یانجی هەر بەرنامەیەکی دیبن پێنگاوەکە باشە ئەس وارکم هێدی دێ لاسایی ئەڤێ پێنگاوەیە تەکردن و کەناڵی دیژی تایبەتیژی چاڤی کەناڵی بکەن ژبووی و کارێن هوسا نەبتنێ ژبووی وان کەسا بن ئەڤێن و لەلایەن جەستیەوە تەمامن هیچ کێشەیەکیان نیە بەڵام ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتیشن ئەوانی زی خۆیان بکەنەوە بە خۆشحاڵیەوە کەسی واشمان هەیە لە ناو کوردستان لە ناو ڕاگەاندنی کوردستانیش خاوەن پێداویستی تایبەتە بەڵام کەسی زۆر دیارن و پێشکەشکار و بێژەریشن سڵاو بۆوان هەمیە ئەمێ جرب تایبەتیژی بچینە کیڤە بینە کوردستانی و تایبەتیژی ناوچەی ڕاپەڕین ئەوەتە دوو پۆرچێت ئاسنی زۆر درێژیشن ئەف ئاسنێت شیشێت ناوخۆنیە بەپێنە کارانی بۆ ئاڤەکردنە خۆنیەتی بەڵام ئەوە لە پارچە زەویەکیان دەرنەهینەوە یان توزانم لە دیوارێکیان دەرنێنە ئەوە لە سکی نەخۆشێکیان دەرهیناوە دوای نەشتەرگەری لە ڕانیە شیشێکی 16 میلیمی نەک شیشێک دوو شیش لە ناو سکی کەسێکیان دەرهێنەوە چاوە ئەڤەن نەداعیرایە ئەگە لە جۆر ئەم بینی مەسەلەن کابراک دێ شیشێ خۆت یانژی دێ ئاسنێکی خۆت دیشتەت ناومەعی دەویدا چەندین ساڵە نە ئەگەر وێنەوە ڤیدیۆ تایبەتیژی ئەم ببینی هەبوی شێوەیە بینە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین لە تووڕی فەیسبوک لە سوشال میدیا وی شێوەیە یانویسی دوای ئەوەی هاوڵاتیەکی 45 ساڵان بەسەر ئاسنێکدا کەوتووە و کەفتی ئەسەر شیشێکی 16 میلیمی چووەتە ناوسکی و لەلایەن پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی فێرکاری ڕانیەوە
دەرهێن ڕەوە دەخوازە سڵامەتی بووتین دەست خوشیش بوو پزیشکاژ بووی نوۆژدارە و زیکا ئەف شیشەش زکێوی ئینۆی نەدەرێ بێک و تەندروستیەوەی تێک بچن هاوکار دەڵێ سەیرە ئەم پیاوە چۆن ماوە بەجددیش سەیرە خۆ ئەمە یەک شیشیش نییە دوو شیشە دیارە ئەم پیاوە دەروێشە ناوڵات دەروێش نیە فەقیری کەتیە سەر بەسوەکی گوتی نەشیشێکە بەڵام دوو شیشە دوو شیشەت مازنجی 16 میلیمی ئەی ئافرین لە نەخۆشخانە حکوومیەکان هێشتا دکتور و کارمەندانی بە ویژدان و دڵسوزماون شڵادە هەرمینیش ئەگەر ئەجەلی مردنی نێت نەک دوو پارچە شیش شمشێریش بشتێتە ناو سکت هەردەژی ئەو دەستێ کەسێدانینە بەس ئەجەلی دەستێ خودێدا خودە زانکاری کەیدی مرنا کەسێکی نوژی نەخۆشیە کەسێکیە دەستان خۆش بەس ئەوە دوو شیشە نەک یەک شیش ئەوانە سەروی 15 سانتی من نەک ملیم پرۆسیشی گەڵات مۆزنن خودی سڵامەتیش بووی نەخۆشی بدێت دەست خۆش بووی دکتۆر و پزیشکان و ژیانەوەی کەسێکی قورتال کردی ئەو تشتێت سەیری هین سوشال میدیایت بینن گولدەوفە گەلە گەلە سەیر بنوین حەسکەن وێریژی بە حەسکین ژبووی ئەکسترا ژبووی کوردستان 24 فڕێکن سبەی ساعت 6 و نیوێ دیسا دەین خزمەتات هەر شاد بشین